محرم هاتية مانع زايا لأبا نالنا دل مبخر والنال واي الصبا. دەواازەی دووسەخ پێی خۆم واز بکەم، ناسکیش نەمەنیە پێیکی ناز بکەم. شەرت و چەوەیلم جو یاقوب کوورکەم، ئەڕای حوسێنم شیوەن و موورکەم. ئەی وەختانەوە خێر تەماشاکەری کەناڵ ئەشراق ئاسمانی، جارێتر هاتمە میواندان، میوانە ماڵەیلدان و خزمەتێک لە ئەزاداری ئیمام حوسێن بکەیمن. ئەمێدەوارم وە دڵدان بوودن کە هاتیمە وەگەر شاعرێک شەوق بخەیمەوانە ئەزاداری ئیمام حوسێن. ئیسە چیم لە ناوبەڕی و تێمە و جارێتر وەگەردە. نالنا دل مبخر والنال واي الصبا. تەماشاکەری عەزیز لە ناوبەڕەکە هاتیمنە و ئیسە وەگەردە میوان عەزیزمان مامۆستا کەنعان حاتەم شەفی وە خێراتی مامۆستا من ناسمت جەنابەت ناسم شاعر پڕهەست و جوان. توام تەماشاکەری لە کەناڵە ئەشراق ئاسمانی بزانن مامۆستا کەنعان حاتەم کییە؟ دەست خۆش بوو یەکەم جار خۆت بە خێر هاتیت و کەناڵەکەدان و تەماشاکەری لە ئەزیز کەناڵەکەدان بە خێر هاتن. دوێم چشت من کەنعان حاتەم مراد سۆرەمێریم لە خانەقین لە ئاوایل دەورەگردە خانەقین پەیابیمە بار کریا مەسەرا بەغداد تا دوای ڕمیانە سەدام جا هاتمەسە وەکو کەسێک هەمیشە تەقەلایکە ژیانم تەقەلایکە کە بۆمە ئینسان هەمیشە مینێ ڕاستیکەم هەمیشە مینێ خوداک. دەمون نەفەست خۆش بود هەر بەمینی مامۆستا ئیما واقعان جەنابەت جای شانازی دەڕامان. یەکمین پرسیار مامۆستا تۆم لە جەنابەت بپرسم کە ئەی هەست ئینسانیە ها ناو دڵت ئایا شۆڕەش ئیمام حوسێن چ سوودێک ئەڕای بانان و ئەڕای بانانە مردم باید بێهاشتوت؟ باید ئازادی و مردم بۆشی باەتە ئازادی پێدە مردم لە وەردەمە هەر دەسڵاتی هەرچێک ها دەریونیان بیشن هەر وەختە مردم ڕسینە ئەی ئاستە لە ئازادی ئەوە سوودیگە لە سوودەی ئیمام حوسێن. چونکە ئیمام حوسێن ئەرەیە قسەی حەق لە وەراوەر دەسڵات ستەمدار و گەندەڵ گیانە خۆی و بلە ماڵەکەی گشتی کردە قوربانی پەیامەکەی ئێسا ئەی مردمێ لە بانان تا بانان ئەگەر یادم بکەین بای ئازاد بێت. دەمێت خۆش تعریفە کورتە فرەجوان و گەورای بویە شاملیش نەبێ. مامۆستا کەیوە ڕاستی بزانی من کە هایم نەبانە ڕێ ئیمام حوسێن؟ هەر وەختە ئامادە بی من ڕەنجە قورسی بکیشی من ئەرەیە کارێک حەق بوو ئەرە نمونە چە کریایە و چە نەکریایە ئەرە ئیمام حوسێن ئایا گشتی هەن باڕێ ئیمام حوسێنە تا تەنیا یادکردنی گە و گیرستنی گەرە ئیمام حوسێن. پرسیارەکەم ئەوەس ئەرە نمونە بارێک دیریت بۆ ناو بار هەڵگری بیدیوە لێ خانەقین وەرە و بەغدا سەیتەرەکە خاڵ وەشکینەکە نواد کرد پیری گەلی توای تا ڕەت بیت ئیپی لە ڕەشوەتە و گەل و دەڵیە یا بارەکەت باری دەخوار ئەگەر تۆ وە کۆڵ بارەکەت هاوری دەخوار تا ئەو گەندەڵیە نەکەیت تۆ هەی دەبانی مامەسی ئێ نمونەیگە ئەمجا تا تەماشا بکەی من چەندێک لە سەد چەندێک لە هەزار چەندێک لە مەلیۆن کەس کە هەمیشە باس ئیمام حوسێنکەن هارە باڕ ئیمام حوسێن. ئەی پرسیارە گرنگە باەتە ئێ بزانی من
ئیمام حوسێن گەشت ڕەنجی دا خوێن خۆی دا مناڵەی لیدا ژنەیل و بنەماڵەی ئەسیر بین و کەفتنە ژێر شکنجە ئەرا چە تا ئەو کارە گەندەڵیان نەکەوی تەنیا یەک قسە باتا دەجواو ئەرا خۆی ئاسوودە و ژیان و سەربەرزی و شاید سەربەرزین و سەرفەرازی بی ئەرا خۆی نیشت و ئیسا جارو ئیشن ئیمە بنە ماڵی ئیمامی من ئەگەر ملیۆنن بیانە 400 ملیۆن و کەس ناوی مام حوسێن ناوەرد وەری کەس ناوی ناوەرد بینە پاتیشارە خۆی دەمت خۆش مامۆستا من گوش دامە جەنابەت وەختێ تەقینەوەی خانەقین بوو شعری وە مناڵی یاوەتیت ئەو شعرە هەر کە گوشدا پێ سەیتەرە یا کۆنتترۆل نەکرد لەبان ئەسرچەوەی بێ خاس ئەوە ڕێ مناڵێک ڕێز و حرمەتان هەزار ڕەحمەت لە گیانێ و مەزلومی کوشیە ڕێ مام حوسێن چە وەتی دەچوو کۆنتترۆل بکەی من لەبانە ئەسرچەوەی هەڵەتی ئیمام حوسێن گشت هەر ناوە حوسێن خۆی تەنیا هەر میژووی وەختە زانی چی ڕەفتار کردیە و چی ئیوەت کریایە وە چ نازێک هەر ئەوە تەنیا هێری دڵت ئەرای بسزی و هێرت هاو خەمی بیت قوڵ خێدە دڵ هەڵبەتە کەسێک نێتوێنێ یعنی من جاروبار شعرێک خۆنم لەبانی مام حوسێن نووسمێ نێتوێنم خۆم بخۆن دوایی ڕوویکەمە خۆدا ئەشم خۆدا چە نایەسە ناو دڵم یە چە نایەسە ناو دڵم وەڵ خۆدایشم شو یە چە نایەسە ناو دڵم ئیلاهی هیچ چێگەیە ئەلێواسە هاو ستەم ئەو ستەم دیدە و مردمەیلی کە کەفتنە سەر ژیر ستەم هە ستەمە ئێمە پەیمانە یعنی تەماشایکەی ستەم هە ستەمە لەبان ئیمام حوسێن بی لەبان فرە کەسیش بی ڕاست حتمما ئەرا ئەوە ئیمام حوسێن باوک گشتیانەسە کە ستەم دیدە و داخەرە هەر کەسی بخۆی ستەمەوە پێکریایە کوڕ هەر کە بیە تو هەر دەگەڕ ئیمام حوسێن ڕاست بەڵێ ئیسا شعری لە جەنابەت توای من متوانم ڕوو بەرنامجە تەقلیدینە و باس بکەمی چونکە باس ئیمام حوسێن هەزاران جار باسی کریایە وە گشتی وەگە و باسی کریایە بەڵێ باسوەل جەنابدا خۆشە باسوەل جەنابدا پڕ هەستە وەلێ متوانم ئەمڕۆ بەرنامەکەم پڕ لە شعر بوودن چونکە من کە شەخصێکم عاشق شعر جەنابدەم فرە مەمنونم مەمنونە ئیشەم ئەگەر عاشورا هات و مردمە ئەگەر عاشورا هات و مردمە و مردی بیدەنە پردەمم خاکە پڕبانم سەنگە چی ئەرا ئیمام حوسێن بگیرم و من سینەم تەنە ئەگەر عاشورا هات و مردمە و مردی بی ئەسرە خۆڵ ئەراد ڕشێ ئەوەی شەکەمە لەی چەوبی سەبرە ئەرا یەی کورپەی ناو بیاوانی تێرە قەیملی بێسەوەیلکانی ئەرا یەی کورپەی ناو بیاوانی تێرە قەیملی بێسەوەیلکانی لەبان خاک خەفتی بیلاوەلاوە تەنیا ئومیدی تکی ئاوە لە ژیر خاکیش بووم ئەسرم خەمەوڕی ئەڵهەی ژیر سەرم کەمە چەمەری هەر لە ناو دڵمیش زرنگەی شمشیرە یا حەزرەت ئەواس بۆرە دیدیرە چەوەڕی توکەن نەک ئاو بنووشن چەوەیلیان وە تو توان بکەن ڕوشن چەوەیلیان وە تو توان بکەن ڕوشن دەمون لە فەست خۆش مەمنونم وەکو هەر ئەوە خۆم تەوەقعی کردم شعر جەنابەت دڵتەزنە و ئیمام حوسێنیش حەزرەت عەباس و ئاڵ و
هەر کەس وەلانەبی شاهین و دڵتەزینە دەمو نەفەست خۆش بودن مامۆستا کەنعان مامۆستا شعر ڕای دەسا یان ئەڕای ئازاداری ئیمام حوسێن نووسانیدا فرە نووسانمە و فرێش خۆ نستنەسێ لە دەسەیری ئیمام حوسێن ماوەی فرەیگا و ئەرا ئەوە فرەی شعرەی لە نووسانمە هیچیان لەلام نییە بردنەسێ دی من خۆم ئەو وەختە بەحسیت 10 ساڵ زیاتر کە ئەو وەختە لای خۆم نەنامەسێ دی لاپتۆپ چود و لاپتۆپ تێ نێمینی بەزانم فرە و خۆمی ژنەفمەیان خۆننێ وەری کەسی سەر ناوەچەرن مامۆستا یعنی یەکی لە کەمترین حەق شاعر ناوی بیوشن ئەی شعرەمە خۆنمیە شعر مامۆستا کەنعانە مامۆستا فڵانە یعنی باسی یە کەمترین حەقەیە شاید قمشی نەکەن ناوم بیشن شاید چکەمە ئیشە ئیمام حوسێن باوەت و پەیام ئیمام حوسێن باخچەیەگە تا ڕۆژ قیامەت لە ناوی بگەردی بنینیەتی ئی باخچەی پڕگوڵە هەنای لە یەک شوێن نیشتی دی وەپی نییە کرێ بوو ئەو گوڵەکانی بکەی باەتە بگەردی مەوەوانەیشم کە یە چەند ساڵە هەلەیەشی نیشتینە مە خەریکە گەردم شاید ئەوان مووە خۆیان نێنن ئەراوە نیێتوان ناوم بیشن دەبان ئەوە دی گردن ئازایی کەس نەکردم گردن ئازایی چیت مهمیگە مامۆستا واقعان گردن ئازایی لێ باوەتەوە ئەگەر شعری ترک بیوشی من کیشە نێری وەلی لە باوە شعری ئیمام حوسێنەوە ئەگەر گردن ئازاییان نەکەیدن ئەوانەیشە قەت گردن سوایانیشێ نووسێدن بەس من ئیشم کە جەنابەت ئەو شعری لە خوێننێ و یەکی وەک من بژدەفێدێ وەک برادرەی بژدەفنێ دڵتەزن بود ئەڕایان یەک قەترە ئەسر لە چەویان بادن ئەگەر ناودیش ناوردن لای خوددا و لای ئیمام حوسێن نووسایە نووسایە شعر مامۆستا کەنعانە ئەی بەنی ئادەمە ئەی شعرە نووسانەیە هیچتە دەهان کەس ئەڕای ئیمام حوسێن ئەسر بڕشن مە دەستخۆشی لە جەنابەت کەم لێ باوەتەوە وشم نەوسیرەوە مامۆستا تر خوددا بنووس ئەگەر ناودیش ناوردن هەر بنووس چونکە ناوت لای خوددا مەوجودە و ئەوە لە گشتی خاسترە مامۆستا بزانم جەنابەت و عەرەبیش نووسیت بەڵێ باوەڕکە لە شعر کەمەگانی دن لە بێن ملەتمان و لە شارەیمان و هەردوو زوانەگە نووسیت یە چی شتێکە ئێمە افتخارە پێکەی من ئەڕای ئیمام حوسێن و عەرەبی چه نووسانیدا و عەرەبی ئەوەی کە تێدەهێرم ئیسەی پارچەی بجایەکی تر هاالەلا بماذا ستسعى لك الكلمات ولا درع فيها يرد الرماة ولا قربة بين أيدي الحروف تعيد لعباس ماء الفرات إيه تيدا فكرم بارچە بەس ئەیە کە لە لای خۆم هیمان هەسێ بەڵێ مامۆستا ئیسە چیم لە ناوبڕی گوتێمەوە لە شوێنی ناوبڕە شەرایەت ئامادە بکە و تا فەیزەلی بۆی من تەماشاکەری عەزیز چیم لە ناوبڕی گوتێمەوە وەگەر مامۆستا کەنعان حاتەمە چاوەڕێمان بوون ناڵێنا دڵمی بخە و ناڵێ وایە سەبا تەماشاکەری عەزیز جای ناوبڕە هاتیمنە و وەگەر مامۆستا کەنعان حاتەمە وەرجە ناوبڕە مامۆستا داوای شعری عەرەبی کردی من و فەرمووی سەرجە شم قدمت حزني في اللقاء وإنني طبع النوائح والمصائب ديدني وأهش قطعان المواجع راعيا بشبابة العشق القديم مزمني متعثرا والسكر دوخ خطوتي وكؤوس إيمان العتيق تهشني وأبيع عيني كي أراك بريعها ونسيت أنك لا ترى بالأعين وهناك غيمات الدموع تأخرت ظلت ورائي في رحابك تنحني ناديت هل من ناصر
فأتيتك بسبايكرات من إجابة موطني. ناديت هل من ناصر فأتيتك بسبايكرات لا تلوذ بجوشني وبصخرة شهدت على صرخاتهم كفصاحة الدم في وريد مهيمن. وحملت فوق المنكبين حلبجة مع أهلها والطين والجبل الغني، وجلبت من درب النزوح حجارة تبكي على إيقاع مشي محزن. وأتيت بالأسماء كل مقتل، وأتيت بالأسماء كل مقتل من فك ينزف في قصائد مثخني، وأنا من الأسماء رغم معيشتي، فجميع تلك المعضلات تخصني. ما زال إبراهيم يحلم أنني ابن، وعند الصبح دونك تلني، وأتيت كالأمواج تأكل بعضها حتى وصلت كقطرة أعرفتني. ناهيك عن خمر تعتق في فمي، ناهيك عن هذا الترنح ضمني، وأجب سؤال الطفل ضج بداخلي ويرن في صدأ العتاب بمعدني. هل ثقب أوزون الشهادة فوقنا، أم أن دربا بالسماء بموت؟ أحسنت. دام الخوش ماموسا كنعان من لي شعر جناب ده تشتي الرسية بيم أو ستم قوراو أو قندليو أو واقع فرخراوة كإمام حسين لباوته شهيد بي أو قربانية للقورادا ما نسيت هايسة. إمام حسين بيو مدرسيك حققش الدنيا بشهادة أو مدرسة ولتي وكاربياتا أي ظلمه أي قندلية أي كشتارة أي نمنياتا. ولوقت يسا الشعر جناب الجنفتن أيانا قشتي دينم مانيا هما كشتن مانيا حلبجة ديمن أنفال ديمن شعبانية ديمن لقشت جهانيش هم نيشم فقط زي خمان ونزيك دور خمان لقشت أي مانيا جناب دوتشات تعليل تشتكيدن أرى يعني إنسانية ورو كمي شودن جاكا رابورتي يشي 700 مليون كاس إيسا لجهان ورسقن واتنو لصد نزيكي نو لصد لقشت مردمي الجهان بالي امرو جنگ لچنشون هز هاي سكا وسيايم لچن نفر كشي حتما يقشتي منيا أرامنيا شو كدير قيام قرسني من راس إمام حسين مدرسيقا إمام حسين ما مستايقا راس ولي شاقر ايك يكيس نشان ماندي وداخل شايد دني برزنية برسيدي شايد وهو شكلانية كإمام حسين وتيسي يا كاس قوشة بينيه يا كاس قوشة بيني شد إما تقصير ديري من تقصير عيد دنا زلال آزادي وريك وسانن الدسلات القندل وستمكار نيري نزمة كم ترخمي من راس تمالي من راس جاري خريق تشتري تري من جاري شاید 1000 سال ترمنية بقيري مراي إمام حسين جاباي منهوش خومان كاري بس إمام حسين ورجع إمام حسين باقي إمام علي كطلاق الدنيا دان إما هيمانو إيمو غير ما هيما وشون إي دنيا ودو كيمن وخاص دنيا مهمة إيمو الرأي كار بكيم والتي بجيمن ولو مهمني وقندلي وفسادي وهرشتي خراوة دنيا بوي موسر قطعا رونا سقد راسه وتشتير دهيرهم الشام يكي عزيزي بمري هوري لسر خوينيا نشي جيري كتالكي راس تاچني دروج سروج هوس هسه دروج شنان يا خوي دواي سروج جا كفي شي مقيت او كرغان بوم دواي اوا راس امام حسين شو كفر فرق قران وعزيز لدلمان جاري 1000 وكسور سارقه باي بقريبا 2 سال تر بقريب ام جاب كفي من بيام وجي بك فرق جاري وهوش ما وخمانيه دواي 1000 سال تر لقيرستن
والإمام حسين هوش تواس ام جا دوای ئەوە گەرەکە بایم نەهۆش بکە ئیمام حسێن ڕاستی چه تواسە لیمان راس جاري مەس هزار إمام حسين يكمين جار هوش الإمام تواس ود بلا كس استعباد دان نكي كس دين دان نويدن كس جارتر زي فريد عن نويدن وكو جناب الوتيدن إما 1400 باورك 1000 سال تريش منيه تاجر بفهم بس إمام حسين شتوين آه. شتوين الإيمان ما مستا واقعا برسياريان فرس ولا ما حس كرم شعري تبع جلال بالجفن وقتنا في وقت يتهم رو برنامجهم تقليدي وفر برسيارتي بو شعر جنابتهم ئی پارچە پەخشانە نەثر بالي و نەثر گیرە و خێ و خێل لە موسیقا و ئیقاع حتما و نەثر ئەرا هیچ دەسەی نییەوە نيودن ئەرا ئەوە خۆشم تێ لە نەثر زیاتر پەیامەکە کل بکەم تا لە جێ ئەوە دەست بێ لە سینە کارێک لە دەریون و هەست بوو لشكي شم هاوار آسو هكاتي هلي أسبب بس زواني چايني باناني للي دنگو دي كدي حسيني لناوينيا وقد ورنسك هيتا هيتي خور خلطان وخين وقد ما نبش شمياك كتولي خولش نيزاني زوان هشك تيني الرواريل چقلعي للي ديرن چقلعي لآوة بسواد الشميل ديرن چقلعي لچو كور الشمشيريل ديرن نيزاني شل كربلا وجيهشتنا همان ميرقى كلكواني علي لناو بريزق الزهراء فتش النمازيلي وأنوخني وقشت قلغاني للجنيل جاراني يقي خويان درن ومكيس مركن مكيس مركن بفرما يسيني بيكيني خاندارين يا چداخ قرچ 1000 ساله شمر روشنایی قیامته کمو مگه لبهشت و داوزیاز مكيس تيري لبيهچان كان جي ويدالك لپرسي جوانا مرغي تكان كركر آسمان كان هيمان نمك بان سفرقي علي لقرجنقة هشك زينب طلق قبق العباس كري هيمان خت أزرتين لدل سكينة لدل رقية جير درق أنار الشريني قرزي تا أمرو كشت إيواراني زينب الدل شكياي تا أمرو قش إيواراني زينب الدل شكياي قوش لدن آسو قري آسويش زواني نيخون جيب تا ناو أوحب ككشتار بارد تنيا أو وبيك كرييت هر نزيري بتيكي هر نزيري بتيك هر بميني دمو نفست سلام خدا لإمام حسين وأصحاب إمام حسين وأولاد إمام حسين ما مساكن عن باور بك من جنابج أرجنا فم شما دنياي تركو دنياي باكي توايدن دنياي بغدر هركز قوش بيل الشعر جنابت واقعي كربلات يدا ورشوي يشيدن شو أولى إمام حسين وعيال إمام حسين بريا شو نوايان قردن شو حضرت عباس شودن خوي أري قطري أو أري سكينة باردن بودا قرباني خاص وتشم اللي تلقى جان كردية إمام حسين وتشم اللي تشم مبدأ داشتنا أو لمنال بورن نواي إمامي بقرن نتوي پیغمبر رسول إنسانيته
چه ئینسانیەتی ناو ئێ ملەتە زەرع بیوە چە لەلیان کاڵ لێ زەویانە چه کاڵیایە وەداخەوە ئیشم ئەوان ئیمام حسێن کوشیا ئەوان چین ناویان نەمەن ئیمام حسێن هەرمینێ جەنابەت ئەمڕۆ فەیزە لیت بردی من ئەمڕۆ ئستەفادە لیت کردی من ئێمێدەوارم ئەی قەڵەم جواندا هەر بەردەوام بوود و هەر بمینێ نێزانم مخرجەمان چەند دەقەمان من یێ دەقەمان منە ئەو یێ دەقەی شەڕێ جەنابدا هەرچی ئەڕای تەماشاکەری لە کەناڵە ئیشتراق ئاسمانی وشینی مە مەمنوودی من یەکەم جار دەستخۆشی لەیدان کەم ئی دەرفەتەوە پێمان داینە کە دەنگە دەروینمان و هەسمان دۆسیمان ئەرا ئیمامێک جوور ئیمام حسێن دە ڕۆژێرێک جوور ئەمڕۆ بەڕستنی من وە گۆشە دووسێل بڕستی من وە گۆشە ئەوەی ئەوانە کە پشتە ئیمام حسێن گرن لە پەیامەیلی لە داواکردنی لە ئەزرەتەی لە ئیمام حسێن توان جیوەجی بکەن ئشم هەمیشە ئەوەی کەوتیە کڕژی کەربەلا عاشوراس و گشتنی کەربەلاس وەتیەسێ تاتون لە ڕفتارت لە ماڵە و تا کارت تا وەرمناڵێت تا وەربرادرێت تا تێدەوەی جاترا ماڵ تا خەفید ڕفتارت ئیمام حسێنی بوود دائیمەن پشتگیری دەسڵات زاڵم مەکە هەمیشەوە ئەوەی کە بی دەسڵاتە بوو و ئەوەی کە کەفیگە ژێرست دەمت خۆش مامۆستا کەنعان مەمنون جەنابدەم فرە مەمنونم فرە فەیزبەری مڕەلیت تەماشاکەری لە ئیشتراق ئاسمانی ئەڕای حەڵقەی ترک و خدا حافزیدان کەم و بنیشنە خێر برادان فەرازەنگەنە محرم هاتیە مانێ ئەزای ئۆلێ